گەنجانی هەڵەبجە هاوتەریب لەگەڵ گەنجانی گیانە ئەیانەوێت پێ بە پێ هەنگاو بنێن ئێستا سەردەمی گیانی دەستکردەوە AI بەشێکی زۆری لە ژیانی تەکنۆلۆژیا داگیر کردووە بۆیە گەنجی هەڵەبجەش لەو چوارچێوەیەدا ئەوێ هەردووانەکەوێت بۆ پرۆژەش هێبێت بێگومان زانکۆی هەڵەبجە ئەمڕۆ لەم پێشەنگە زانستی خۆیدا کۆمەڵێک پرۆژەی ناوازەی تایبەت لە بواری تەندروستی لە بواری خوێندنی باڵا لە بواری کوشت و کاڵ لە بواری هونەر و سینەما خستووەتە ڕوو و لێرە پرۆژەکانیان دەخەنە ڕوو مامۆستا محەممەد لەتیف سەرپەرشتیاری گشتی چالاکیەکەم لەگەڵ دایامەوە لە زاری خۆیانەوە مامۆستا ئەگەر پێم بڵێ لێرە چەند پرۆژە ئەمڕۆ نمایش دەکرێت واخرێتە بەردیدی هەم خوێندکاران هەم میوانەکانت و پرۆژەکان بەگشتی باز لە چیەکەن ئاستی زیرەکی خوێندکارەکانت نەبێ بە خۆڵنان چۆنە باشە؟ پێشەکەی بە خێراتنتانەکەین بەخێر بن سەر چاو لە ڕاستیە ئەمە یەکەمین پێشانگایە لە هەرێمی کوردستان و لەم ناوچەیە کە بکرێتەوە تایبەت بێ پێشانگایە کە تایبەت بێ بە زیرەکی دەستکرد خۆشبەختانە ئەمڕۆ ئەو پێشانگایە لە زانکۆی هەڵەبجە بەڕێوەچوو کە 14 پرۆژە بەشدار هەر 14 پرۆژەکە زیرەکی دەستکرد بوون ینی سیستەمی ئاسایی کۆمپیوتەری نەبوون وەکو وێبسایت و وەکو سیستەمی مارکت و گەوانە نەبوون سیستەمی زیرەک بوون یعنی چی سیستەمی زیرەک بەواتایەکی تر ینی هەمویان داتا وەرگیراوە داتاکان ئەلگۆریزمی زیرەکی دەستکردی پێ ڕاهێنراوە خوارزمیاتی زیرەکی دەستکردی پێ ڕاهێنراوە و لەسەر ئەو ڕاهێنانە وەکو کەسێکی حەکیم ێستا توانێت بڕیارە بۆ باکە بۆ نمونە لە کشتتوکاڵ و ئاودێریە مەسەلەن باخەکەت پێویستی بە ئاودانە پێسپێنیە بەڵام بە شێوەیەکی تەواو زیرەک نەکەوەی کە حاسەیەک بێت و ئۆن و ئۆفێک بێت ئەم زیرەکە تەمەڵمان ناکە ئەم زیرەکە قسەی زۆر لەسەرە کە تەمەڵمان ناکات بەڵام ئەوەش مانای ئەوە نییە کە ئێمە نەچین بەرەو ئەو بەو تەوجیها لەبەرەوەی کە هەموو جیهان بەرە ئەوە چه ئێستا وڵاتانی پێشکەوتوو بە ملیارەها دلار ساڵانە بۆ ئەم بابەتانە پێشهێناکەن و ئەتوانێت ئەگەر ئێمە بتوانین زیرەکانە حەکیمانە ئەم ئیشانە ینی لەگەڵی بڕۆین لەگەڵ ئەم تەوژمە زیرەکە بڕۆین ئەتوانێت ینی بازدانێکی زۆر گەورە بۆ لایانی پێشکەوتن و خزمەتگوزاری هەرێمیەکان چەندێک خۆماڵین واتە پرۆژەی کۆپیکراونین و پرۆژەکان لە فکر و هزری خۆتانەوە هاتووەتە بوون ئەتوانم بڵم هەموو پرۆژەکان خۆماڵین و هەمووشی داتای هەر 14 پرۆژەکە داتامە لە ناو هەرێمی کوردستان وەرگرتووە بە کێشەکانیش ناو هەرێمی کوردستانە بووە بە نمونە مەسەلەن سیستەمی کشتتوکاڵی بۆ باسم بنە دیپفیک سیستەمی ناسینەوەی وێنە و دەنگی دروستکراوە کە وێنە و دەنگی حتا ئەوانەش وەرگیراوە کە زیاتر ناو هەرێمی کوردستانە بەکار هاتوون لەسەر ئەوە ڕاهێنراوە سیستەمەکە بۆی کە بتوانێت بە باشی بخوێنێتەوە و سیستەمی دۆزینەوە و دیتەکتکردنی ئاگر بۆ نمونە لە شاخەکانی شنوورەوە حتا ژینگەی هەرێمی کوردستان ئەو ڕسم و ڤیددیوانەی کە لە هەرێمی کوردستان هەن ئەوانە وەرگیراوە کە بۆ ئەوی کە بتوانن ناسینەوەی ئاگر و بۆ نمونە دووکەڵی شاخەکانی هەرێمی کوردستان زیرەک بێت نەکی دەرەوە ینی ئیلا ئاخری بۆ خۆشبەختانە توانای زانستی خوێندکارانی ئەمە توانایەکی زۆر باش نەگەر سەرپرشارێکی حەکیمی وەکو تۆیان لەگەڵ زۆر سپاسانەکەینەوە چاکی خۆتانە لە ڕاستیە خوێندکارەکان پشکی شێری ئیشەکان هەمووی خوێندکارەکانە زۆر بە زیرەکانە بەلێ هاتووانە ئەچنە پێشەوە گرنگەوەی چانسیان پێ بین ئێمە گرنگەوەی ئەمە سیقەمان بە متمانەمان بەتوانەکانیان هەبێ باوەڕەکەن یعنی بەشێک لە عینەکان بخۆشم تووشی شۆک بووم کە ئاینی ئەم بیری ئەوەنە ماشەڵڵا توانیان بەهێزە بەڵێ من سەرپەرشتین کوردن بەڵێ فکرەکان بێکەوە هینمان کردەوە بەڵێ تەوجیهاتمانیاوە پێیان دەرسێک بوو ئەمە لە ناوانەیەکا بوو ئەمی شەکراوە بەڵام لە کۆتاییە هەمووی توانای خۆیان بۆ کە خستیانەتە گەڕ هیوای کاری باشتر و جوانتر زۆر سپاس دیارە بیلال ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە تواناکان توانای خۆماڵین گەنجی ئێمەش لەگەڵ گەنجێکی ئەمریکی گەنجێکی سویدی هاوتەری پێ بە پێ ڕوا لە دنیای ئەیایە دوانە کەوتووە و داهێنانیشی کردووە و توانێت بۆ گرفتەکانی خۆی چارەسەر لە دنیای ئەیایە بدۆزێتەوە و پێشنیاری شەکات بۆ پرۆژەی باشترکردن ئەمە چۆنەڵی کارێکی باشە و بەم شێوازە بەرەو ڕۆشتن بە بڕای شارەزایانی زانستی ئەتوانین ئێمە خودکەفایانە واتە بکتیفای ذاتی توانای خۆبەڕێوەبردنی باشمان لە ئەیایە هەبێت کە ئەمەش بۆ ئایندەی ئەم نەتەوەیە ئەم گەلە ئایندێکی ڕوونا